عراق هێشتا لە نێو پرس و شڵەژانە ئابوووریەکان نهات بۆ دەرەوە. هێشتا کابینەکەی محەممەد شیع سوودانی لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشە داراییانە و کێشە ئیداری و سیاسیانەدا بوو کە لە سەروبەندی دەست بەکاربوونیەوە بڕیار بوو ئەنجامی داوکو بەڵێنێک بە شەقامی عراقی و بەلایەنگرانی خۆیانیاندا بوو. بەڵام تا ئێستا کێشەکان هێشتا بە چارەسەر نەکراوی ماونێتەوە. لەگەڵ ئەوەشدا پرسی بەرزبوونەوە یاخود دابەزینی بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هاتۆتە سەر. ماوەی چەند هەفتەیەکە ئەم پرسا تەواوی بازاڕەکانی عراقی گرتوتەوە. هاوڵاتیان ناڕازین، بازرگانانی تووشی شڵەژان کردووە لە نێوان ساختکردنەوەی بەرهەمەکانیان و هاوردەکردنی ئەو بەرهەمانەی دیکەیان کە لە ڕێگەی دۆلارەوە مامەڵی پێوە کراوە. دیارە لەسەر ئەم بابەتەوە هۆکاری ئەم دابەزینی بەهای دینارە بۆچی دەگەڕێتەوە کە چارەسەرێکی یەکجارێکی بۆ ئەم پرسا دێتە پێش یاخود دەبێت کە هێندەی نماوە پێ بخەینە نێو ساڵی نوێوە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عراق ڕاستەخۆ لە ڕانیەوە بەڕێگەی سکایپ میوانمانە گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین. کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هێشتا کێشە ئیداری و سیاسی و داراییەکانی عراق چارەسەر نەبوو کە لە دەستپێکا باسم لێوە کرد. پرسی دابەزینی بەهای دیناریشی هاتە سەر. هۆکاری ئەم گۆڕانکاریە چییە کە لە بازاڕەکانی عراقا بەدی دەکرێت؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی خۆشەویست، زۆر سپاس. دیارە بۆ زانینی هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دیناری عراقی دەکرێت بگەڕینەوە بۆ سەرەتاکانی دەستکاریکردن یان گۆڕینی نرخی دینار بەرامبەر دۆلار لە لایەن بانقی ناوەندیەوە لە سەرەتای ساڵی 2021. طبعاً ئەو کاتە یەک لە هۆکارەکان دابەزینی با بڵێن نرخی نەوت بوو بۆ یەکە عێراق بتوانێت ئەو کورتیرانەی کە هەیەی پڕی بکاتەوە، چونکە نەوت بە دۆلار دەفرۆشێ، دواتر دۆلارەکە لە بازار دەکاتەوە بە دینار لە ڕێگای بانقی مرکزی و لە ڕێگای ئەوە دینار بەکاردێنێ بۆ پێدانی موچە و بۆ ئەو مامەڵەدارانەی کە ڕۆژانە هەیەی. ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان. بەڵام هۆکاری ئەساسی ئەوە بوو کە شارێکی نێودەوڵەتی لەسەر عێراق هەبوو بۆ ئەوەی کە ڕێگە بگرێت لە تەهریبی دۆلار. یعنی هەموو سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی ئەمریکا لە پشتیانەوە بە تایبەت پێیان وا بوو کە ئەو دۆلارێک کە لە ڕێگای بانکی مرکزیەوە ڕۆژانە دەخرێتە بازار، ئەو دۆلارە زۆر زیاترە لەو هاوردەیە کە دەکرێت. ینی عێراق بای ئەوەندە شت هاوردە ناکات. لێرەدا مەبلەغێک لەو پارەیە ون دەبێت کە ون دەبێت بۆ کوێ دەچێت؟ تەهریب دەبێت بۆ ئێران، بۆ سووریا، تەنانەت بۆ تورکیا و ئێستا لوبنانیشی هاتوتە سەر. ئەو وڵاتانە بە تایبەتی ئێران و سووریا کە با بڵێن حەساری ئەمریکیان لەسرە و ڕاستەخۆ ناتوانن دۆلاریان دەست بکەوە لە ڕێگای ئەو بازارانەوە هەوڵی دەستنی دۆلار دەدەن. ئەمە یەکێک بوو لە هۆکارە ئەساسیەکانی دەستکاریکردنی. ئێستا دوای ئەم ماوەیە دیارە بە هەمان شێوە ئەم بابەتە هەر چارەسەر نەبووە. کە چارەسەر نەبووە، ئەمریکا حەوت بانقی عراقی کە مامەڵەی با بڵین ئاڵوگۆڕی دراویان لەگەڵ بانقی مرکزی کردووە، خستە لیستی ڕەشەوە، خستە بلاک لیستەوە کە پێی وایە ئەم بانقانە لە ڕێگای ئەم بانقانەوە هەم لە ڕێگای مەرزە با بڵین مەرزەکانەوە هەم لە ڕێگای با بڵین لوبنان و لەوێەوە بۆ جارێککە بۆ ئێران تەهریبی دۆلار کراوە لە ڕێگای ئەم بانقانەوە و داوای لە عێراق کرا با بڵێن فشار لە عێراق دەکات کە با بڵین شێوازی خستنە ڕووی دۆلار بۆ بە تایبەتی حەواڵە، ئەوەی کە حواڵە دەکرێت زۆر کەم بکاتەوە و دۆلارێکی کەمتر بخاتە بازار. ئەمە وای کرد بەهای دۆلار بەرز بێتەوە. تا ئێستا دیار نییە ئایا دوای لە سەرەتای ساڵی داهاتوو ئەو فشارەی ئەمریکا و با بڵێن لایانی دەرەکی لەسەر عێراق هەر بەردەوام دەبێت یان چارەسەر دەبێت. ئەگەر بەردەوام بێت طبعاً نرخی دۆلار جارێکی دیکە بەرەو بەرزبوونەوە دەڕوا زیاتر. واتە لەم ئاستە زیاتر بەرز دەبێتەوە دەگاتە چەند؟ ئەگەر ئەم فشارە بەردەوام بێ و چارەسەر نەکرێ، عێراقیەکان نەتوانن بە شێوەیەکی دیبلۆماسی و سیاسیانە ئەم بابەتە لەگەڵ ئەمریکا چارەسەر بکەن، بە دڵنیاییەوە مەترسیەکی گەورە لە بەردەمی دیناری عراقیدا هەیە. پێشبینی دەکرێت تا چەند ئەم بەرز بێتەوە؟ یعنی لە بینی لە باشترین حاڵەتدا دەگاتە 170 لە باشترین حاڵەتدا بۆ هەر 100 دۆلارێک لەوانەیە بگاتە 170 ولا ئەگەر خوا نەخواستە خراپتر بێ بەرەو زیاتریش دەڕوات. باش. بەڵام ئەمە دیوی دووەمی ئەوەیە کە ئەگەر عێراقیەکان بتوانن بابەتە چارەسەر بکەن. چۆنە چارەسەریەکەی کاک شیروان؟ چارەسەرەکەی ئەوەیە بەڵێ چارەسەرەکەی ئەوەیە کە ئێستا بانقی ناوەندی پێدانی دۆلار بۆ بازرگانان با بڵین بازرگانێک یان شەریکەیەک
کەسێک دەڵێ من فڵان شتە هاوردە دەکەم لە دەرەوەی عێراق دەهێنمەوە عێراق ئەم فاتورەیە یان باڵێن ئەو وەرەقەیە یان ئەو دەرخستەیە کە دەیدا بە بانقی مرکزی من ئەو شتە بای ئەوەندە بە هاورە دەکەم و فعلەن ئەوەندە بێت و تەهریبی دۆلار نەمێنێ فعلەن عێراق دەتوانێت ئەمە چارەسەر بکە یعنی ڕێگە بگرێت لەو دۆلارێک کە لەو نێوانە لەو مامەڵێدا دیار نامێنێ باشە جا ئەمە ئەکەوێتە سەر ئەو ڕێککەوتن و ئەو هەژمونە سیاسی کە وڵاتێک وەکو ئێران لە عێراقدا هەیەی ئێران بێدەنگی لەوە دەکات کە ئەو پارەی کە ئەو دۆلارانەی پێشتر لە ڕێگەی عێراقەوە پێی دەگەیشت ڕەزامەندی دەربڕەکەی دی بۆی نەڕات دەمێنێتەوە سەرەوەی عێراقیەکان تا چەند خاوەنی ئێرادەن ئەمە یەک دوو ئێرانیەکانیش لە ڕاستیدا لەوانەیە هێندە پەتەکە ڕانەکێشن بگاتە حەدی پچڕان یعنی بۆ عێراق بۆ ئێرانیەکانیش گرنگە ئەم حکوومەتە فەشەل نەهێنێ و وەزعی عێراق لەوە زیاتر تێک نەچێ بۆیە من پێم وایە ئێرانیەکانیش عاقلانەتر بیر دەکەنەوە و وەکو باسم کرد پەتەکە بای ئەوە ڕناکێشن کە بپچڕێ لە کاتی تێکچوونی بارودۆخی عێراق لەو لە ئێستا زیاتر و بە تایبەتی ئەم حکوومەتە کە لەسەر ئیتاڵی تەنسیقی محسوب حساب دەکرێت و ئیتاڵی تەنسیقیش نزیکە لە ئێران وەکو لەعنی چەند جاری تر لە چاپەکان باسمان کردووە ئەم حکوومەتە سەرکەوتنی ئەم حکوومەتە و مانەوەی دوا دەرفەتی ئیتاڵی تەنسیقی و ئەو لانانەیە کە نزیکن لە ئێرانەوە بۆی لە ساحەی سیاسیدا بتوانن پێیان هەبمێنێ ئەم حکوومەتە فەشەل بێنێ بە دڵنیاییەوە تیاری سەدری کە با بڵێن بە دوور لە سیاست و هەژمونی ئێران حساب دەکرێت لە عێراق زۆر بە قوتر دێتەوە ساحەکە بۆیە من پێم وایە ئێرانەکانیش لە ڕووی سیاسیەوە نانەوێ عێراق لەوە زیاتر تووشی ئالۆزی ببێ و لە ڕووی داراییشەوە لە قازانجی نە ئێران و نە دەوڵەتانی ناوچەکانی عێراق لەوە زیاتر دۆخی داراییشی تێگرچێت تەسەور دەکرێت دوای سەری ساڵ عێراقیەکان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بانقی دەولی بگەنە جۆرێک لە لێک تێگەیشتن کە دۆلار لەوە زیاتر بەرز نەبێتەوە بەرامبەر دیناری عراقی یعنی دیناری عراقی لەوە زیاتر نشکێت باشە هەر لەو سەر و پرسەی کابینەکەی محەممەد شیع سوودانی دەمێنەوە بە حکمی قسەکانت ڕاکێشان بۆ سەر چەند پرسێکی دیکە دواتر دێمەوە سەر پرسی چارەسەریەکانی ئەم بابەتە و ڕێککەوتنی چین و عێراق ئەو گرێبەستانی کە کردویانە بەڵام بەر لەوە کاک شیروان بزانم کە ئێستا مەترسی لەسەر کابینەکەی محەممەد شیع سوودانی هەیە ئەوەی کە لە ڕابردوو بەسەر عادل عەبدولمەجیدا هاو بۆی بەرزبوونەوەی بەهای یاخود دابەزینی بەهای دینار لە بەرامبەر دۆلاردا و دواتر دەست لە کارکێشانەوەی ئەنجامەکەی ئەوە بوو چاوەڕێی ئەمە لە محەممەد شیع سوودانی دەکرێت یان چارەسەری وەزعەکە دۆخەکەکە بابەتێکی باشت وروژاند یعنی هەمومان دەزانین ئەوانەی کە با بڵێن لە ناو ساحەی سیاسی عێراقدا و لە ناو با بڵێن کایاکەداین دەزانین کە یەک لە سەبەبی ڕئیسی دەست لە کارکێشانەوە یان گرفت دروستکردن بۆ عادل عەبدولمەجید بریتی بوو لەو اتفاقی کە لەگەڵ سین کردی یعنی بۆیە ئیتاری تەنسیقی و با بڵێن محللینی سیاسی کە نزیکن لە ئیتاری تەنسیقی پێیان وایە ئەم فشارەی ئەمریکا بۆ فشارخستنە سەر محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەیەتی بۆ ئەوەی کە ئەگەر گوێڕایەڵ یان با بڵێن وابەستەی ڕێکەوتنەکانی نەبێت لەگەڵ ئەمریکا و هەوڵ بدا بەبێ ئەمریکا یان دوور لە سیاسەتەکانی ئەمریکا بەرەو سین یان بەرەو ئێران یان تەنانەت بەرەو رووسیا هەنگاو بنێ بە هەمان شێوە گرفتی دارایی بۆ دروست دەکەن تەمان گرفتی دارایی لەبەرەوەی ڕاستە بەشی هەرە زۆری هاوردەی عێراق تەمان بەشی هەرە زۆری بە دۆلارە یەکسەر کاریگەری لەسەر بازار دەبێت تەنانەت لە کوردستان هەندێک مامەڵەش هەیە بە دۆلار دەکرێت ینی ڕاستەخۆ کاریگەری لەسەر هاوڵاتی دەبێت کڕین و فرۆشتنی سیارە بە دۆلارە زێر بە هەمان شێوە بە دۆلارە زێر بە هەمان شێوە یعنی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتی عێراقی کوردستانی دەبێت کاتە چاوەڕێ خۆپیشاندانێکی دیکاکرێت لە عێراقدا ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ و عێراق نەتوانێت کە چارەسەری ئەم دۆخە بکە بە دڵنیاییەوە شت لەوە زیاتر گران ببێ وەکو خۆی بمێنێتەوە چاوەڕێی خۆپیشاندان دەکرێت وە خۆپیشاندان بە دڵنیاییەوە یعنی خەڵکی تر هەیە چاوەڕێی خۆپیشاندان بکە لەوانەیە و تواری شەپۆلەکە ببێ بۆیە دەبێ ئەم گرفتە حکوومەت زۆر بە وریایی چارەسەری بکە و خاڵێکی تریش دەمەوێت بەڕاستیەوەش باس بکەم ئیتاری تەنسیقی و بە تایبەتی بە ڕێزمالیکی لەم ماوەی ڕابردوودا زۆر با بڵین باسییان لەوە دەکرد کە نرخی دۆلار دادەبەزێنن پێدەچێت یەک لە ئەگەرەکان ئەو فشارەی ئەمریکا و بانقی دەولی بێت بۆ ئەوەی کە سندوقی نەقدی دەولی بێت بۆ ئەوەی
لایەنە سیاسیەکان یان حکوومەت دەستوەردان لە سیاسەتی نەقدیدا نەکات کە سەلاحێتی بانقی مرکزیە لە ڕاستیدا و سەلاحێتی حکوومەت نە حکوومەت و نە پەرلەمان و نە هیچ لایەنێکی سیاسیە. باش کاتی خۆشی باسمان کرد یعنی ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان بە زەختی فشاری شەقام بێ یان بە یعنی فشاری پەرلەمان بێت دەستکاری نرخی دینار و دۆلار بکەن بەبێ ڕەزامەندی سندوقی نەقلی دەولی و لایەنە نێو دەوڵەتیە پەیوەندیدارەکان زەرێکی گەورە لە دیناری عراقی دەدەن و لەوانەیە تووشی داڕمانی بکات هاوشێوەی لیرەی تورکی هاوشێوەی تمەنی ئێرانی یان دراوی ئەو وڵاتانەی کە ئێستا لە دەوروبەری عراق تووشی داڕمان بوون یعنی عێراق بێ بۆ ئەوەی کە دەستکاری دینار و دۆلار نەکات. باش کاک شێروان دیارە دەزانین کە عێراق هێشتا کێشەکانی چارەسەر نەبووە ئەو گرێبەستەیکە لە سەردەمی عادل عەبدولمەهدیدا لەگەڵ چینا گفتوگۆی لێکرا لە سەروبەندی ئەو بۆندانە بوون کە گرێبەستەکان ئەنجام بدرێت و ئەو شەقامی عێراقی لە بەرامبەر بەرزبوونەوەی دیسان دابەزینی بەهای دینار خۆپیشاندان ئەنجام درا. ئێستا محەممەد شیع سوودانی ئەم گرێبەستانی ئەنجام داوە چۆن دەتوانین لە گرێبەستەکان دەربازی بێت کە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان وەک باسی لێوە دەکرێت بۆ ئەم سزادانەی کە ڕوبەڕۆی عێراق بۆتەوە دراوەکەی بۆتەوە. یعنی طبعا ئەو بابەتی کە لەگەڵ ینی ئەو ڕێککەوتنی کە لەگەڵ سین لە سەردەمی بەڕێز عادل عەبدولمەهدی واژۆ کرا و ئێستا دەستی بە جێبەجێکردن کردو ئێستا با بڵین 1000 خوێندنگاکە دەستیان پێ کردووە بەڵام ئەسلی بابەتەکە زۆر لەوە گەورەتر بوو یعنی دەکرێت تەوازون حکوومەتی عراقی بتوانێت تەوازون لە بینی سین و ئەمریکا ڕابگرێ لە بینی با بڵێن رووسیا و ئەمریکا ڕابگرێ دەکرێت بە نمونە بە شێوەیەک لە شێوەکان خۆ لە ڕێککەوتنەکە بدزێتەوە جگە لەو خوێندنگانە بابەتەکانی تر جێبەجێ نەکات تەسەور دەکەم چونکە بە دەستپێکردنی پرۆژەکە لە کاتی حکوومەتەکەی بەڕێز کازمیدا بوو پێدەچێت بەڕێز کازمی لەو ڕێککەوتنە تەنها ئەوەی خوێندنگەکان جێبەجێ بکە ئەوکەی کە پشتگوێ بخە یعنی وای بەرنامەدابێت سوودانی دەتوانێت بە هەمان ڕێچکە تەوازون لە بینی ئەمریکەکان و سینەکان ڕابگرێت زۆر نییە مەسەلەن بڵێن ڕۆژانە لەو هەموو نەوتەی کە دەفرۆشرێ 100,000 بەرمیل نەوت 200,000 بەرمیل نەوت بۆ سین بێ لە بری ئەم پرۆژەیە بەڵام ئەوەی کە من بە نمونە لە دوێنێەوە هەندێک پێشنیار هەیە هەندێک قسە هەیە ئەمە خەتەرە بە نمونە مامەڵەی عێراق لەگەڵ سین دەست هەڵگرتن بێت لە بابڵی مامەڵەکردنی بازرگانی بە دۆلاری ئەمریکی بچێتە سەر دراوی سینی یان وڵاتانی دیکە دراوی دیکە طبعا ئەمە دەستبردنە بۆ مەلەفێکی حساس لە ڕاستیدا یعنی ئەمە پێم وایە عێراق کارێکی وا بکات دەبێت باجەکەی بدات بە تایبەتی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی. باش دەزانین کە محەممەد شیع سوودانی لە سەروبەندی چارەسەرکردنی کێشەکانایە لە ماوەی ڕابردوودا ئەو بڕە زۆرەی داهات و پارەی کە لەناو عێراقە دیار نەمابوون محەممەد شیع سوودانی هەوڵی دەدات کە ئەم پارە ون بوانە ئەم پارانەی کە بە شێوەیەکی دیکە لەناو عێراقدا نەماون بیان گەڕێنێتەوە ئەمە بە یەکێک لە هۆکارەکاندا دەنرێت کە بەهای دیناری عێراقی دابەزی بێت. تەسەور ناکەمەوە کاریگەری هەبێت تەوان ئەوە هەمومان دەزانین لە دوای 2005ەوە بە تایبەتی لەو کاتانەی کە نەوت زۆر بەرز بووە پارەی عێراق تەهریب دەکرێت ینی بە ئەنواع شێوە پارەی عێراق براوەتە دەرەوە و هەوڵی گەڕاندنەوەشی تەنانەت بە یاساش محاولە کراوە لە ڕووی سیاسیەوە ئەوەی کە لەو ئەخیرەدا بە دزی سەدە ناوزت کرا ڕاستە بەشێکی براوە بۆ ئوردون و بۆ ئیمارات بەڵام بەشی هەرە زۆری لەناو بەغدا و لەناو عێراق بە عقارات دراوە یعنی سپی کراوەتەوە تەنانەت لە مانسوور باڵی نرخی 1 مەتر زەوی گەشتۆتە 15,000 دلار یعنی تەنانەت وای لێ هاتووە ئێستا لە هەندێک با بڵێن وەکو ناوی گەڕەکەکەیان گۆڕیەوە بە نور زوهێر یعنی یەکێک لەوانەیە کە ناوی دەهات کە با بڵێن زۆرترین پارەی سپی کردێتەوە لەو نێوەندا و شخصی ڕئیسی بووە لە سپیکردنەوەی ئەم پارێ بەبەستم ئەوەیە کە تەسەور ناکەم ئەمە کاریگەری لەسەر نرخی دینار و دۆلار هەبێت پەیوەندی بەوە نییە و ئەوەی کە گەڕانراوەتەوە مەبلەغێکی یەکجار کەمە
تەنانەت ناکاتە لە 5 ئەو پارەیەش کە بردراوە. بۆیە تەسەوڕ ناکەمەوە کاریگەری لەسەر نرخی دینار و دۆلار نییە. باش کاک شیروان ئێستا چارەسەری ئەم دۆخە دەشێتی وتخوا بر لەوەی باسی لە چارەسەریەکەکەین هەر لە سەرەتای دەست بەکاربوون و پێگەێنانی حکومەتە لایەن چارچێوەی هەمانگی شیعەکان و باز لەوە دەکرا کە سەرۆکی بانکی ناوەندی عێراق کە سەر بە کوتلەی سەدریەکان بوو ڕەنگە دەست لە کار بکێشێتەوە گۆڕانکاری نرخی دۆلاردا بکرێت کە تا ئەو کاتەیش بە 147,000 دینار و تۆزێ لەوانەیە زیاتر بێت کە ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادەهاو. چاوەڕێ ئەوە دەکرا کە دەست لە کار بکێشێتەوە سەرۆکی بانکی ناوەندی گۆڕانکاری لە نرخی دراودا بکرێت بە دەست لە کار کێشانەوەی ئەم کێشەیە هیچ چارەسەریەک دێنێت ئاراوە یاخود بڕیارێکی قەتعیە کە لەلایەن ئەمریکاوە بازاڕی دۆلاری عێراقی بەم جۆری لە هاتووە. یعنی ئەم نرخە ئەو نرخەی کە با بڵێن دیاری کرابوو پێشتر بەڕێککەوتن بۆ لەگەڵ سندوقی نەقدی دەولی و لەگەڵ بانکی دەولی یعنی بانکی ناوەندی بەڵێ یعنی پاڵپشتێکی نێودەوڵەتی هەبوو ئەمە بۆیە عێراق دەیتوانی بەرمونە مامەڵەی لەگەڵ بکە. ئێستا عێراق ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ ئەو ڕێککەوتنیان بۆ بەبێ لێک تێگەیشتن لەگەڵ ئەم مؤسسە نێودەوڵەتیانە دەستکاری نرخی دینار و دۆلار بکە زەرەر دەکات و دیناری عێراقی تووشی داڕمان دەبێت. بەدەست لە کارکێشانەوەی مستەفا غالب یان ئەوەی محافظی بانقی مرکزی هیچ لە وەزعەکە ناگۆڕێ نەخێر. ئەمە ڕێکارێکی حکوومەتە و دەبێت بەردەوام بێت بە شێوەیەک لە شێوەکان یعنی ئەگەر 100%یش نەبێ تا ڕادەیەکی زۆر ڕێگە لە تەهریبی دۆلار بگرێ چونکە ئەمە خواستی ئەمریکایە و دەبێت تەوازون لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە تەوازون لە نێوان جەمسەرەکان و قوتبەکانی سیاسەتی دنیا ڕابگرێ هەم ئەمریکیەکان قەناعەت پێ بکە و هەم با بڵێن سینەکانیش قەناعەت پێ بکە کە هەردوو لە نەگەنە ئاستی ئەوەی کە عێراق ببێتە قوربانی لە ڕاستیدا لە نێوان سیاسەتی ئەم دوانەدا. بەڵێ دیارە تۆ لەگەڵیشیدا کاک شیروان وەڵامی چارەسەریەکانی شدایەوە پێم خۆشە گەر شتێکی دیاریکراوە بێ لەسەرم بابەتە جەنابە باسی لێەوە بکەیت. یعنی تەوەقعات وایە من وەکو باسم کرد پێم وایە ئەمریکا و ئێرانیش دەستبەرداری عێراق نابنوا بە ئاسانی بۆیە تەسەوڕ دەکەم جۆرێک لە لێک تێگەیشتن لە دوای سەری ساڵ مەرج نییە هەفتەیەکیان بە 5 ڕۆژیان بە هەفتەیەکیان بە 10 ڕۆژ بەڵام لە دوای سەری ساڵەوە ئەم بابەتە وردە وردە بەرەو چارەسەر بڕوە و دیناری عێراقی تۆزێک ئیستقرار وەربگرێتەوە بگاتەوە ئاستی خۆیان شتێک زیاد. ئەوانی کە دۆلاریان هەیە ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان شتێک دۆلاریان هەبێت ئەگەر لێسای ئاڵۆگۆڕی پێ بکەن زەرەرەکەن یان وەکو خۆی دەستکاری نەکەن بهێڵنەوە. یعنی لە ڕاستیدا قورسە ئەمە وەکو باسم کرد چونکە ینی ئەوەی کە لە بازار ڕوودەدا ئەسبابی زۆرە لەوانەیە بەشێک لە ئەسبابەکانی ئێمە بیزانین و نازانین چی ڕوودەدا بەڵام بە شێوەیەکی گشتی نەخێر دەستکاری نەکەن باشە ئەگەر زەڕۆر نێن. بەڵێ بەڕێز شیروان میرزان دامی خولی پێشوێن جومەی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.